ئەگینا ئەگەر پیاوێک فەرمان بە ژنەکەی بکا بە خراپە کەوابوو ئەم گوێڕایەڵی کە لە فەرمودەکەیە ئاماژەی پێ کردووە گوێڕایەڵی لە شتی چاکە. لەسەر ڕەنگە خوشکان پرسیاری کاینات دروست بووێ ئایا ئافرەت بەبێ مەحرەم ئەتوانێت فەرمودەی پێوانەڵێ کە تەکلیفی سەر شانی ئافرەتان قورس نییە. ئەوەی کە شەریعەت داوای کردووە لە ئافرەتان زەحمەت و زۆر نییە فەرمووی لە یەکێ بۆی بچێتە نێو بەهەشتەوە. خوای گەورە بە قسمەتی هەموو لایەکانی فەرێشتەوە. ئەمڕۆ لە شاری هەولێر و بە سەرپەرشتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی خولێکی یەک ڕۆژەمان کردەوە بۆ خوێندنی کتێبی چلینەی خانمان کە چل فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆیەگرێ تایبەت بە خوشکانی بەڕێز. ئەم چل فەرمودەیە تەنها ئەو ئەحکام و یاسانە باسەکە کە تایبەتە بە خوشکانی بەڕێز. خۆشبەختانە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی خولێکی یەک ڕۆژەیان ئامادە کرد بۆ ئەم خوشکە بەڕێزانە بۆی هەر ئەو چل فەرمودە لە خزمەتیانە بخوێنین و گرنگیەکەیشی لەوەیدایە کە ئەو خوشکە بەڕێزانە شارەزای بابەتە شەرعیەکانە بن، شارەزای ئەو شتانە بن کە پەیوەندیان بە ژیانی خۆیانەوە هەیە. الحەمدولillah ئیقبالێکی باشی لەسەرا و بەشداربوویەکی باش، خەڵکێکی باش، خوشکانێکی بەڕێزی باش بەشداریان کردووە. ئێمەش ئومێدەوارین ئینشاءڵڵا بتوانین سوودێکیان پێ بگەێنین و ئەمە یەکێکە لە ئەو چالاکێنن جوان و ناوازانەی کە ڕێکخراوی خوشکان پێی هەڵساون بە مەبەستی ئاشناکردنی خوشکان بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و زیاتر ڕۆشنبیرکردنیان و زیاتر شارەزاکردنیان بە زانستی شەرعی. ئێمە بە مەبەستی بەرهەڵستی فێمینیستەکان و جێندەرخوازان کە هێرشەکەنە سەر ئاینی پیرۆزی ئیسلام و هێرشەکەنە سەر بەرنامە و شەریعەتی خۆی پەروەردگار ئامانجمانەوەیە ئافرەتان هۆشیار بنەوە بەوەی کە ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام و بەرنامە و شەریعەتی خۆی پەروەردگار و پەیامی ڕەسوول الله سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ لەگەڵ مامەڵەکردنێکی جوان تەندروست وەکو شوشەیە بەرامبەر بە ئافرەتان. واتە ئافرەتان خاوەنی پلە و پایە و مەقامێکن و ئەبێ ئافرەتانی ئێمە هۆشیار ببنەوە بۆ ئەوەی ئەو کۆمەڵگەی ئێمە پارێزراو بێت لەو هەژمە دەرەکیەی کە ڕووی لە کوردستان کردووە، ئەو هەژمەی کە ئافرەتی بە ئامانج گرتووە بۆ ئەوەی بیکاتە کاڵای خۆی و ئەیەوێت بەرنامە و پرۆگرامەکانی خۆی لەسەر ئافرەت جێبەجێ بکات. ئەوە چاکترە لە پێشترە و ئیسلام داوای ئەوەکە کە ئافرەت بەبێ مەحرەم نەڕۆ. باشترین ئافرەت ئەوەیە کە مێردەکەی خۆی تەماشای کرد دڵی بگەشت. کاتێ مێردەکەی شتێکی پێ ئەڵێ گوێڕایەڵیەکە کوێ خەیاتی ناکات لە ماڵە. ئێستا هەندێ نە لە خودی خۆیان نە لە ماڵ و سەرۆت و سامانی مێردەکەیە، یعنی کارێ نەکا مێردەکەی پێی ناخۆش. ئەم چل فەرمودەیە زۆر پێویستە بۆ خانمان. بەڕاستی خولەکی زۆر تایبەتە لە ئافرەتان. ژیان ئالۆز بووە، لە ناو ماڵەکان ژیان زۆر ئالۆز بووە. ئەو چل فەرمودەیە ئەگەر خانمان تەطبیقی بکەن هیچ کێشە و گرفتێک نایەتە ڕێی خانمان. پێویستە لەسەر هەموو خانمێک ئەو چل فەرمودەیە لەبەر کات و گرنگیان پێ بدات و نەوەکانی خۆیان فێرە ئەو چل فەرمودە بکرد. ئەو خولانە زۆر گرنگە لە ئافرەتان، یان چاوکراوە دەبین دەربارەی فەرمودەکانی خۆشەویستمان سەروەرمان صلی الله علیه وسلم. بەڕاستی ڕێنماییەکی زۆر باش بوو ئەو ڕۆکە کە ئەمە هاتینە ئەو خولەی. زۆر چاوکراوەتر دەبین بەڕاستی کە جێمان لە مامۆستای بوو ئەو فەرمودانەی لەو شەرع دەکردین. بێگومان زۆر گرنگە کاریگەری هەیە ئەو کە ئەوانە لەسەر ئافرەتانمان دەبی بزانن کە شەرع چ دەرێکە پێغەمبەری خوا چ دەرێ لەسەرمە. ئەو خولانە زۆر گرنگە، زۆر پێویستە، دەبی هەمومان بەشدار بین. ئەو خولانە زۆر مهمە، زۆر بەردەوام بی ئەو خولانە. ئافرەتانش هەموو بەشدار بن. دەستخۆشی لە مامۆستایان دەکەم، دەستخۆشی لە مامۆستا محەممەد سیمەی دەکەم، ئەو کتابەی دانایە زۆر خوا خێری بنووسی، زۆر مەمنوو سوپاسی دەکەم. خانمان دەبی لە ژیان ڕۆژانە بەکار بینن، ئەو فەرمودانە جێبەجێ بکەن لە مندارەکانیان، لە خۆیان، لە پیاوەکەی هەموو جێبەجێ بکەن. ئەوانە زۆر گرنگە. أفرمي عبد الله كوري عمر رضاي خوالي بيد في غمر خوالي جريته صلى الله عليه وسلم كفرميتي كمال أرازين يتوا كدلي بياوي بيه خوشبه آفرتك صالحة. هر مالك آفرتك صالح تيابو بركتك يتوا مالو يبقى بخشيه لا يجب فقير أنت. جاء لا توزر في النوم